السلام عليكم ورحمة الله وبركاته. هەفتەی پێشوو چەتەکانی ئۆپراسیۆنی یەکێتی لە سلێمانی دایانە بەسەر ماڵی مامۆستا حەمزە بەرزنجیە پاشەوەی کە سەگیان بردوۆتە ماڵەکەی و هەر لەوێ سەگیان تێبەرداون هەرێکە لە مامۆستا حەمزە بەرزنجی و کچێکی 13 ساڵانی هەیە. ئەو کچە 13 ساڵانەشیان بێسەروشۆن کردو هەتا ئێستا هەواڵیان نییە و بێسەروشۆنە. کچێکی 13 ساڵی مناڵ تاوانی چییە؟ دیارە چەتەکانی ئۆپراسیۆن یەکێتی دەستیان کردوێتەوە بە فڕاندنی موسڵمانانی بێتاوان، دەستیان کردوێتەوە بە هەڵکتانە سەر ئەهلی ئیسلام و کەسیش باسییان ناکە ئەگەر چالاکانێکی پاکەکە بواە یا هاوڕەگەزبازێک وایە یا ئەندامێکی دیموکراسی خواست وایە ئێستا لە کەناڵەکانە مشکی سەری ئەمەیان بردبوو بەس چونکە موسڵمانە شکە بێ کەسە کەس باسی ناکە، کەس باسی زوڵمە گەورە ناکە. بێڕەوشتانە کچێکی 13 ساڵ مناڵێکی 13 ساڵان تاوانی چی ڕفێنە؟ بێڕەوشتانە کە هەڵەکوتنە سەری بۆ سەگیان تێبەردەن. بۆچی سوکاتیان پێەکەن؟ بۆچی بێسەروشێنیانەکەن؟ بۆچی ناڵە گاگە لە فڵانە سجنە بۆ بە کەسوکارە ناڵە کاکە ئەوە تا ئەو کوڕەکەتان ئەو کچە مناڵە لە فڵانە سجنە. چیتان دەسەکرێت لە مافیایەتی؟ چیتان دەسەکرێت لە ڕۆسایەتی؟ دەبەن ئەمە چوارەم جارە هەتا ئێستا چواردا بەم جارەی ئێستاوە پێشتر سێدانە جاری تر ئەوە مامۆستا حەمزەیان بێسەروشۆن کردو و دوای ماوەیەکی زۆر هەبوو کەکەم بوو هەبووە زۆر بووە بەریانداوە. ئەمە چوارەم جارەوە بێسەروشێنیەکەن ئەم میلیشانە یەکێتی، ئەم مولحیدانە یەکێتی، ئەم هەتی و مچە کافر و بێدین و بێڕەوشتانە یەکێتی میلیشەکانی ئۆپراسیۆن ئەوانەی بەشار ئەسەد زۆر لە ئێوە زیاتر دژایەتی ئیسلام و دژایەتی موسڵمانانیان ناکرد. کوا گۆڕیان ون بوو ئەوەی ئێستا لەوارکەوە بەشار ئەسەدیش بێنەوە سزای بن و ڕەوانەی دۆزەخێکیان لەسەر ئەو زوڵم و زۆرەی. ئەی میلیشەکانی یەکێتی ئەیانێک ئێستا پلەیەکتانێ لە بێناوی چی ئاواکە؟ لە پێناوی چی هەڵەکتنە سەر ماڵی موسڵمان تەعزیبی موسڵمانەدەن سوکایەتیان پێەکەن. وازان کەسیان نییە، وازان ئەڵڵا تەعالا ئەو زوڵمە نابینێ، وازان ئەمەتان بەسەرەوە چێ چەتەکانی ئۆپراسیۆن میلیشاکان ئێوە بۆ ئەوەکەن، ئێوە بۆ ئەمرەکە جێبەجێەکەن، ئێوە بۆ تەعزیبی موسڵمانەدەن. بۆچی هەرچی بێڕەوشت و فەسادکار و دز و خیانەتکار و خاکفرۆشە لە دەرەوەیە بەس موسڵمانێک گەنجێکی موحید ئاوا سوکایەتی پێ بکەن و خەڵکتنە سەری و بێڕوفێن و ئەشکەنجەی بن و بیهێنە سەر شاشەوە. بۆ بیر ناکەنەوە ژیانێکی کاتی بۆ ئەگۆڕنەوە بە دۆزەخ. بۆ واز نهێنن لەم کافرێتی و لە مەڵقتانە سەر موسڵمانەدە بۆ چێکیان بۆ هەڵەگرن. لا حول ولا قوة إلا بالله. بداخل من أمره هذا بيجيش لكن هرزو باس ما والله إساءة هذا بيجيش كميليشيا وشتغاني أوبراسيون كبيشة مش يخوان هذا مقتضى سر مالي مامۆستا حەمزە بەرزنجی مامۆستا حەمزە بەرزنجی زۆر کەس ناسیە ناملکێکی هەیە بە ناوی قەڵای موسڵمانان یەکەم کەس ئەو کتی ئەو ناملکەی نووسی ئەو نووسی وەڵامی تر ئەڵێشی الله تعالى رحمة بك الله تعالى همو أوانج رسول زليل تركا كوا لا جماعتك بشار أساس زليل تركا كوا دس يعني الأشكال جدانو لهالقطان سر مسلمانا. أمشان بقول لك السلام عليكم.